بڕیاری ژمارە 57 76 ئەنجومەنی وەزیرانمان هەیە ئەسڵەن حسابی بۆ ناکرێن ناو سلێمانیە بە تەحەدای شۆڵێن ئەنجومەنی وەزیران لیژنەیەک پێک بێنێ ئێمە بەنزیخانە بە بەنزیخانەی بینە سەری لە ساڵی 2010 بێ هیچ مۆڵەتێکی بەنزیخانە نەدرابێ تا ئێستا دەیان بەنزیخانە بە شێوازی زۆر سەرسوڕهێنەر دروستەکرێت نزیک ماڵە نزیک قوتابخانە نزیک پارکە نزیک شوێنی گشتیە و هەروەها دوو نووسراوی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیمان لایە کە ئەڵێ بە هیچ شێوەیە گوێزگەی سوتەمەنی ناو سەنتەری سلێمانیە پێویست نییە لە دوای ئەوە چەندینی تر دروست کراوە خۆتان دەزانن خەیرانی سوتەمەنیە ئەگەر دروستکردنی وێزگەی سوتەمەنی بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی بواە ئێمە دەستخۆشیمانە کرد بەڵام بەداخەوە هەتا وێزگەکانی سوتەمەنی زۆرترە بن نرخی سوتەمەنی گرانتر و گرانترە بێ و نرخی پارچەیەک زەوی فرۆشراوە بە 2.5 ملیۆن دلار بۆ وێزگەیەکی سوتەمەنی واتە قازانجی سوتەمەنی زۆرە بۆیە ئەم بابەتانە پێویستە لەسەرەوە چارەسەر بکرێت چونکە ناکرێت ئیدارەی سلێمانی شارەوانی قایم مقام پارێزگا ئەم یەکە ئیدارانەی ئێرە حساب بۆ نووسراوی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی وەلایەنە پەیوەنددارەکان نەکرێت یعنی ڕێنماییت هەیە ئەڵێ لە ناو سەنتەری شارە قەدەغێ دروستکردنی وێزگەی سوتەمەنی ئێستا لە ناو سەنتەری شاری سلێمانیە و لە جادەی بەختیاریە کە جادەیەکی زۆر ناسراوە قەرەباڵغا ئێستا وێزگەی سوتەمەنی دروستەکەی بەبێ مۆڵەت یعنی دەیان وێزگەی نایاساییمان هەیە ئەمانە پێچێ خەڵکی دەستڕۆیشت و باڵا دەست دەپشتیان بن ئەگینا بەم شێوازە وڵاتێکی فەقیری داما و 2 بلۆکدانێ 6 لیژ ناچێتە سەری خێرە کەسێک وێزگەیەکی سوتەمەنی دروست ئەکا کەس ناچێتە سەری دەستان خۆش